لە ئۆپراسیۆنێکی هاوبەشدا لەگەڵ ناتۆ هێزەکانی ئاسایشی ئەفغانی مەولەوی لال محەممەد محەممەدی بەناو فەرمانڕەوای تالیبان لە پارێزگای بەغلان دەکوژن و تالیبان کوشتنەکەی پشتڕاست دەکاتەوە. حامد کارزایی سەرۆکی پێشووی ئەفغانستان لە ڕۆژی چوارشەممەدا گروپی تیرۆریستی دەوڵەتی ئیسلامی بە کەرەستەی ئەمریکا ناودێر کرد و ڕەخنەکانی رووسیای بەلاوەنە کەوا پەیوەندیان بە تالیبانەوە هەبێت. لەشکری عێراق بەنداوێکی نوێ لەسەر ڕووباری دژلە لە باشووری مووسڵەوە دروست دەکات و بۆ یارمەتی خێزانەکانی لە داعش هەڵدێن پاشەوەی لافاوێکی زۆر لە هەفتەی ڕابردوودا ناوچەکانی پەڕینەوەی داخست. دوا بە دوای چەند دەها ساڵ لە چەوساندنەوە و کۆیلەتی لە سەردەستی گروپی تیرۆریستی داعش ئێزیدی ئاوارەکان دەرفەتێکیان بۆ ئاهەنگگێڕان بە بۆنەی ساڵی نوێیانەوە لە ئۆردوگای پەنابەری بۆ هەڵکەوت.